ئەمانە ژمارەیەک چەکدارن لە دوای دەستگیرکردنی ژمارەیەک لە چەکدارانی عەسایبی ئەهلی حەق بە تۆمەتی هێرشکردنە سەر باڵۆزخانەی ئەمریکا لە بەغدا لە گرتەیەکی ڤیدیۆییدا دەردەکەون و خۆیان با بەشێک لە گروپی عەسایب ئەهلی حەق دەناسێنن و هەڕەشە لە حکوومەتی عێراق و ئەمریکا دەکەن، بانگەشەیەوەش دەکەن کە لە نێو بەغدا بڵاوبوونەتەوە. گرتە ڤیدیۆیەکە هەرزوو بووە هۆی بڵاوبوونەوەی ترس لە سەرهەڵدانی پشێوی و پێکدادان لە نێو شاری بەغدا و هێزی ئەمنی لە نێو شاردا بڵاوەیان پێکرا و کازمیش ڕایگەیاند بۆ ڕوبەڕووبوونەوەی یەکلاکەرەوە ئامادەن ئەگەر پێویست بێت. لا گەرمەی گرژەکاندا نووسراوێک بە ناوی هەواڵگری و دژە تیرۆری عێراق بڵاو کرایەوە و تیادا نووسراوە لەگەڵ گروپی چەکداری عەسایبی ئەهلی حەق ڕێکەوتون بەوەی دەستگیرکراوەکانیان ڕادستی ئاسایشی حەشدی شەعبی دەکەن و عەسایبیش چەکدارەکانیان لەناو بەغدا دەکشێننەوە. بەڵام هەرزوو وەزارەتی ناوخۆ ئەو نووسراوەی ڕەت کردەوە و بە ساختە ناوی برد. بەوتەی بەشێک لە میدیا عێراقیەکان سەرکردەیەکی باڵای عەسایب بە تۆمەتی تیرۆر دەستگیر کراوە و دانپێدانانیشی لە سەرا بە تێوەگلان لە کردەوەی توندڕەوی. قەیس خەزعەلی ئەمینداری عەسایبی ئەهلی حەقیش لە تویتێکدا ڕایگەاند ئەوەی ڕوویدا بە دەستگیرکردنی یەکێک لە ئەندامەکانیان بە عەقڵ و حیکمەت چارەسەری دەکەن. خەزعەلی وەک ئاماژەیەکیش بۆ پاشگەزبوونەوەی لە ڕەشەکانی پێشووتری کە بە هەمان شێوە لە تویتەرەوە کردی کاتێک هێزەکانی عەسایبی ئەهلی حەق لە شەقامەکانی بەغدا بڵاو بوونەوە ئەمجارەیان لە تویتەکەی داوتی ئەوان پابندن بە دەوڵەت و دامەزراوەکانیەوە. هاوکات ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی بەغداش ڕایگەیاند بەغدا ئارامە و هیچ هەڕەشەیەک لە ئارادا نییە و هەوڵەکانیش چڕ دەکەنەوە بۆ دەستگیرکردنی تەواوی ئەو کەسانەی تێوەگلاون لە هەڵدانی موشک بۆ ناوچەی سەوز لە بەغدا. ئۆپەراسیۆنە هاوبەشەکان ئاماژەی بەوەش داوە هێزە ئەمنیەکان توانای ئەوەیان هەیە دۆخەکە کۆنتڕۆڵ بکەن و ڕێگر بن لەوەی تێک بچێت. ئاراستەکردنی موشک بەرەو باڵۆزخانەی ئەمریکا لە بەغدا یەکێکە لە ڕووداوەکانی پایتەخت و بەردەوام دووبارە دەبێتەوە و ئەو گروپە چەکدارانشی تۆمەتبارن بە هێرشەکان داوای چوونە دەرەوەی ئەمریکا لە عێراق دەکەن.